باینتان باشمە ڕەبینی ڕەحمەتم بایەمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگەیەکی جیاوازمان ئامادە کردووە. هەروەها سێ تەوەری سەرەکیمان دەبێت کە لەگەڵ میوانەکانمان گفتوگوی لەسەر دەکەین. لا تەوەری یەکەمین بەرنامەکەماندا باس لا گرنگیدان بە بابەتە کەلتوری و کەلتوریەکان دەکەین. لە هەرێمی کوردستان چەند ناوچەیەکمان هەیە کە ناوچەی شوێنەوانی جیاوازە و ناوچە کەلتوری و کەلەپوریەکان بابەتە کەلتوریەکان و کەلەپوریەکانیش جیاوازن. تا چەند گرنگی بۆ بابەتانە دراوە تا چەند دەوڵەت هاوکار بووە لەوەی کە ئەم بابەتانە بپارێزرێن و بخرێنە ڕوو وەکو سەروەرێکی نیشتیمانی بۆ خستنە ڕووی مێژوویەکی گرنگی هاوڵاتیان. لە تەوەری دووەمیشماندا قسە دەکەین لەسەر بابەتی ئەو ڕێکارانەی کە ئێستا گیراونەتە بەر لە هەرێمی کوردستان بۆ کەرتی گەشتیاری تا چەند ڕێکاری دروستن و ئەم کەرتە چی بکرێت لە داهاتوودا بۆ ئەوەی گەشەی پێ بدرێت کە لە سەردەمی کۆرۆنادا هەموو لایەک دەزانێت یەکێک لەو کەرتانەی کە زیانێکی گەورەی بەرکەوت کەرتی گەشتیاری بوو. لە ئەو ڕێکارانەی ئێستا هەنگاو بانگاو ئاسایی کراوەتەوە ناوچە گەشتیاریەکان و هەندێک گەشتیار لە تایبەتی بە ئەشور و ناوەڕاستی عێراقەوە دێت بۆ ناوچەکانی هەرێمی کوردستان، بەڵام لە فڕۆکەخانەکانەوە تاکو ئێستا کەرتی گەشتیاری بە تەواوی ئاسایی نەبووەتەوە. دەکرێت حکوومەت بتوانێت هەنگاو لەو بابەتەشا بنێت و لە داهاتوودا زۆر کەس دەڵێن لە زۆربەی وڵاتانی جیهان ئەوەی کە وڵاتی گەشتیاری گەورەن بۆ خۆی نەتەوەیەگرتوەکان دەڵێت 2 ساڵ تاوەکو 4 ساڵی پێویستە کە کردی گەشتیاری بتوانێت بگەڕێتەوە ئەو هەنگاوەی کە پێشووتر پێش ڤایرۆسی کۆرۆنا هەبووە. ئەی لە هەرێمی کوردستان چی؟ لا کۆتاتەوەریشماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی هۆرمۆنەکان و تەواوکارە خۆراکیەکان بۆ وەرزشکاران. بە تایبەتی فۆکس لەسەر بابەتی هۆرمۆنەکان دەکەین. هەموو لایەک و پسپۆڕەکان لەسەرەوە کۆکن کە هۆرمۆنەکان گرفتێکی گەورە بۆ وەرزشکاران و بۆ ئەو کەسانە دروست دەکەن کە بۆ گەشە بەکاری دەهێنن. بەڵام لە بەرامبەردا وەرزشکاران بە تایبەتی وەرزشکارانەی بۆ لە ژوانی وەرشی لە ژوانی دەکەن ئەم هۆرمۆنانە تایسە بەکاردێنن کە زیانێکی تەندروستی گەورەی هەیە. گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی ئەگەر بێت و هۆرمۆنانە لە ماوە کورتا بەکاربێنن یا لە مەوە درێژە بەکاربێنێن زیانەکانیان چی ئەبێت و بەدیلی ئەو کەسانەی کە بۆ لە ژوانی وەرشی لە جوانی دەکەن چی بێت ئەگەر بێت و هۆرمۆنەکان بەکاردێنن و تاوکارە خۆراکیەکان دەتوانن جێگرێ ئەوان بن. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. لە تەوەری یەکان باس لە گرنگیدان بە کەلەپور و بابەتە کەلتوریەکانمان دەکەین. لای هەموو لایەک ڕوونە کە بابەتی شوێنەواری لەگەڵ بابەتی کەلەپوری و کەلتوری جیاوازن. هەرێکێک لەمانە بابەتێکیان دەوێت کە بۆ پاراستنیان هەنگاو بنرێت کار بکرێت، چ لە بینا بێت، چ لە پیشەر جیاوازەکان بێت، چ لەو بابەتە کەلتوری و کەلەپوریانە بێت کە بەکارهێنراون. ئێستا لە سەردەمی تەکنۆلۆژیا و لە سەردەمی ئەولەمەدا زۆر لەو بابەتە کەلتوری و کەلەپوریانەی لای خۆمان نەماون. چۆن کچ کارێک کراوە بۆ ئەوەی کە ئەم بابەتانە بپارێزرێن و ئەرکی حکوومەت و ئەرکی تاکوەکو هاوڵاتی چییە لەم بابەتەدا؟ توانراوان بابەتە سوودێکی لێ ببینرێت وەکو سەرچاوێکی داهات و ڕاکێشانی سرنجی گەشتیار و گەشە پێدانی ئابووری؟ قسا لەسەر ئەم تەوەرە دەکەین لەگەڵ بەڕێز تۆفیق سەعید وەکو کەلەپورناسێکی شاری سلێمانی و توانین بڵێن لە زۆربەی ناوچەکان هەوڵی پاراستنی ئەو بابەتە کەلپوری و کەلەپوریانەی داوە. مامۆستا ڕۆژ باش و بەخێر بێن. ژیانتان باش، سوپاسانەکەم، هەر بژینی ئەوەش دەستان خۆش بێن. بە تایبەتی لە ناو شاری سلێمانیا چەند کەسێک دەبینین تەمەنێت کۆمەڵە و ڕێکخراویشتان هەیە لە چەند شوێنێکدا کۆ دەبنەوە وزان پەیوەندێکی بەردەوامیشتان هەیە پێکەوە. پرۆژەتان چییە ئێوە بۆ پاراستنی کەلەپور و کللتورەکە بابەتە کللتوریەکانمان؟ سەرەتا بەیانیتان باش و بەیانی بینەرانیش باش. سوپاسی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانەکەم کە خەمخۆری کەلەپورە بەڕاستی زیاتر لە تەلەڤیزیۆنەکانی ئەتوانم بڵێم. هیوادارم تەلەڤیزیۆنەکانی کەش خەمخۆری وەکو ئێوە خەمخۆری کەلەپور بن. کەلەپور ناسنامەی نەتەوەیە، بەشێکە لە مێژووی نەتەوە. مێژوو بەشێکی گرنگی کەلەپوری نەتەوایەتیمانە. کەسێکی بیانی یەتە وڵاتەکەمان بە چی بمان ناسی؟ ئەبێ بە کەلەپورەکەمانەوە بمان ناسی. یەتە شاری سلێمانی سەیرەکە ئەبێ بگەڕێ بە دوای کەلەپورەکەمانە. کەلەپورەکەمان چییە؟ ناگەڕێ بە دوای خانووی
شوشە بەنگ و بینای بەرز و ئەو شتانە ئەگەڕێ بە دوای خانووی تاق و یەقات و کەلەجی و پشتەیوانە قەیمێت جوانەکان کە بزانێ ئایا ماون یان نەماون. بەڵام من زۆر بەداخەوە ئەڵێم کە زۆربیان تێک دران و کران بە گەراجی ئۆتۆمبیل، کران بە بینایی تر. یعنی ئەمە نازانم حکومەتی هەرێم بۆچی ئاور لەمە ناداتەوە. ئێمە زۆر هاوارمان کرد، زۆر ینی گریانم دێکە گەڕەشی پیرمەسوور، گەڕەشی مەڵکەنی، گەڕەشی قەزازەکانە بینم ئێستا بینای تر چۆ بە هەوا هەر هیچ نەبێ شارەوانی فەرمو پێیان بڵێ لەسەر شێوە کۆنەکە دروستی کەنەوە. ئەم شێوەیە کە ئێوە ڕوخێنن ئێمە ئەمانەوێت لەسەر هەمان شێوە دروستی کەنەوە با ئەو کەلەپورەمان نەفەوتێت. کەلەپوریش بەڕاستی لە سلێمانیە بڵێ زۆر شدەگرێتەوە. پیشە میلیەکان بۆ نمونە، پیشە میلیەکان زۆر بەداخەوم تەکنۆلۆژیا چەپۆچێکی گەورەی کێشاوە بەسەر پیشە میلیەکانمانە. بۆ نمونە جاران ئەچی بۆ تەیۆڵە هەست دەکرد کە شارێکی پیشە سازیە لە دروستکردنی ڕانکوچۆغە، لە دروستکردنی چەقۆ، لە دروستکردنی جاجم و کڵاش و ئەم شتانە. بەڵام بەڕاستی ئێستا ئەچی بۆ تەیۆڵە سیرەکەی هەموو شتی ئێرانیە، هەموو شتی بیانیە یێتە ئەوێ و لەوێ ئەیفرۆشێ. ئەڵێم کامەتە کاکە دروستکردنی چەخۆ مامۆسا ئەو شتە نەماوە ئێستا. یعنی بە مردنی ئەو وەستایە پیشەکەشمان ئەچێتە ژێرگڵەوە زۆر بەداخەوە. هیوادارم کە برا هەورامیەکان بەڕاستی زۆر نەتەوەیین. هیوادارم کە ئاوڕێ لە کەلەپورەکەی خۆیان بنەوە. اینجا یەکشتی زۆر گرنگیش هەستم کرد، کڵاشەکە ئەو کڵاشی جاران نەماوە، جاران بە دەزوو دروزەکرا زۆر جوان بوو، ئەکرایە پێ فێنک، ئێستا بە نایلۆن دروستیەکەن. یعنی ئەمەش هەر باشە مامۆستا یاسای پاراستنی شوێنەوارەکانمان هەیە. یاسای پاراستنی کەلەپور و کللتوریمان هەیە بابەتە کللتوریەکان. تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان یاسایەکی وای نییە کە پاراستنی ئەم شتانە خۆی ئەگەر ناوچەیەک 200 ساڵ یا 100 ساڵ تەمەنی زیاتر بێ بە شوێنەوار. بەڵێ 200 ساڵ تەمەنی بێ ئەبێتە شوێنەوار کەمتر بێ. ئەمە باشە. ئەمە ئەگەر لە حاڵەتێکە بۆ نمونە ئەگەر من خانوویەکی شوێنەواری نەبێ بڵێن کەلەپوری بێت، من هەم بێ وتیەکی بەم تۆ بۆ نمونەوەکو کەسێکی کەلەپور ناس کە بە شوێنی ئەم بابەتایی ئەتوانی سکاڵا لەسەر من تۆمارکەی هیچ یاسایەکەی ڕێگری کالەوەی کە من ئەم خانووی خۆم تێکرێم. واللهی ئەوەم لەسرە من نەهێڵم بەرگریت بکەم چم سکاڵا لەسەر تۆمارکەم. بەڵام بەڕاستی ینی هەستیش ناکەم کەوە بەدەنگەوە هاتنم هەبێ. ینی بەپێی یاسایەک نییە بۆ نمونە دادوەرەکە مامڵێن بەپێی ئەم یاسایە من خانوویشی کەلەپوری تێکیاوە بڵێن بەپێی ئەم یاسایە تۆ بۆت نییە تێکی بی. واللهی نەمبیست و یاسایەکە بێ هەر لەبەر ئەوەشەکەوە کەس گوێنایەتی و بە ئارزی خۆیان تێچێن و پرۆژەتان چیانی. بۆ نمونە گەر من وەزیری ئێستا ڕۆشنبیری بم بۆ پاراستنی کەلەپور پرۆژەکانم بۆ بخەیتە ڕوو چیتان هەیە ئێوە بۆی بابەتانە زۆر جوانە. کاتی خۆی کاکاوە وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بوو لەسەر لیستی حیزبی کۆمۆنیستی کوردستان. حزبی شوعی بڵێ کۆمۆنیست حیزبی شوعی فەرقی نییە. ئێمە دانیشتین لەگەڵیا لە هۆڵی ڕۆشنبیری ئەو کاتە منێکیم لە ئەندامانی بە پایتەختکردنی سلێمانی بە پایتەختی ڕۆشنبیری کوردستان. هات لەگەڵ مانادانیش یەکێ لە قسەکانی من کە بەرامبەری کردم وتم کاکاوە ئاگاد لە گەڕەکی دەرگەزێن و قەزازەکان و حاجیحان و ئەمانەیە چی لێ هاتووە، هەر هەمووی تێکدرا و هەر هەمووی کرا بە گەراج و هەمووی کرا بە بینای تر. نابێ ئێوە ئاوڕێک لەمانە بنەوە دوای ئەو بودجەیەکی بۆ دانێن نەهێڵن ئەو بینایە
بفەوتێ و بڕمێ و یا خۆتان بیکردنەوە خۆتان بیکردنەوە دروستی کەنەوە چاچی کەنەوە نۆژەنی کەنەوە وتی ئێمە یەکەم بوجەمان نییە بوجەمان نییە کە بوجە نەبوو تۆ ناتوانێت سەردەمانی کاکاوش کابینەی باڵە نەبم کابینەی حەوت بوو قەیرانی دارایی نەبوو قەیرانی داراییش نەبوو ئەو کاتە وا بوو جا ئێستا ئەبێت چی بێیانی بەڕاستی ئێستا کە قەیرانی داراییە ڕەنگە هەموو کەسێ بە ئارەزی خۆی تەخشان و پەخشانی کات و گوێ ناتێ و ئەم خانوە جوانانە ئەم خانوە کۆنە قەیمانە کە ئێستا تو ئەچیتە ئوتێل فەرەح خانە کۆنەکانی سلێمانی بڕات بێ کاکە ڕێبین هەمووی وەکو ئوتێل فەرەحی سلێمانی وا بووە خانوە جوانەکان ینی خانوە ڕاقەکانەوانی کە دەوڵەمەنگ بوون هەمووی وەکو ئەوانە بوو ئێستا فەرمو خانوویەکم پیشان بکە وەکو ئوتێل فەرەح مابێ نەماوە ئەمیش هەمووی ئیهمالی حکومەتەکەمانە یاسایەکیش نییە لە پەرلەمانە هیوادارین پەرلەمانی کوردستانی جەمە بکە بە یاسایەک یاسای بژاندنەوەی کەلەپور و پاراستنی کەلەپور زۆر باش مامۆستا بابەتێکی دیکە ئەم بۆ نمونە ئەگەر وەزارەتی ڕۆشنبیری بەڵێ بوجەشم نییە ئەمە ناتوانێت بکرێتە سەرچاوەیەکی داهات بۆ نمونە تۆ ئوتێل فەرەح کە ئێستا کراوەتەوە و وەکو ناوچەیەکی کەلەپوری و کللتور هەندێک بابەتی کللتوریشی تیادا پارێزراوە خراوەتە ڕوو یان هەر شوێنێکی دیکە بۆ نمونە بەردەکی سەرابێ هەر شوێنێکی دیکە لەمانە بۆ نەبوونەتە سەرچاوی داهات بۆ حکوومەت بتوانێت گەشتیارانی کە بۆ نمونە دێنە شاری سلێمانی لە ڕێبەری گەشتیاریەکەیاندا هەبێت کە سەردانی ئەم ناوچە کەلەپوری و کللتوریانەش بکەن کەسێک کە لە دەرەوەیەتەوە یان بیانیەک هەیەتە ناو شاری سلێمانی ڕێبەری شاری سلێمانی هەیە بینێ جاران هەبوو ئێستا هەیە گەشتیار خواخوایەتی کەشتێکی وا ببینێ شوێنە گەشتیارەکان ببینێ من هەندێک شوێنم بۆ چییە کاکە هەندێک شوێنم ناوێ من کەسێکم ئەمەوێ شوێنە کەلەپورەکان ببینم کە من گەشتیار بم شوێنی کەلەپوریم ئەوێ ئەو شوێنە بۆ ماوەیەم ئەوێ کە هی مێژوویەکی ئەو شوێنم مێژووی ئەو شوێنەم ئەوێ من خانووی تاخ و بچێ بە ئاسمانە و شوشەبەنگم بۆ چییە ئەمە لە هەموو وڵاتێکە ئەمە هەیە تۆ خانوەکانم پیشان بکە لە سلێمانیا کاتی خۆی ژیانی تیا گوزەراوە ئەو خانوانم پیشان بە ئەمە کە لە پوری نەتەوایەتیمانە ئەم خانوانە بەداخەوەم هەمووی فوتا یاسایەکی ژنێی بیپارێزی دەوڵەمەندەکانیش زۆری بەڵام هەندێک دەوڵەمەنی شەیە بەڕاستی من سوپاسیانەکەم ئەیکردن و لەسەر شێوازێکی نوێ دروستیەکەنەوە ینی بابەتی لەو شێوەمان هەیە بەڵێ هەمان زۆرەیە کەماوە وەڵڵاهی کەم زۆر زۆریش کەمە یەکێکی وەکەوە کاک زاهیری کەریمە ڕەش ئەم کەسە من لێرەوە چاوی ماجەکەم و سوپاسیەکەم هەندێک شوێن وەکو خۆی دروستیەکاتەوە جا وێنەی کەسانی شاری سلێمانیشی تا دروستەکە ئەنی ئەمە خزمەتێکە بە شاری سلێمانی هێندەی تۆ شارەزابیت یا سەردانی وڵاتانی دەرەوەت کرد بێت یان خۆت بە دوواداچون بۆ ئەو بابەتە کردووە ئەم بابەتانە بوونەتە سەرچاوەیەکی داهات بۆ حکوومەت کاک ڕێبین یەکێ لە داهاتەکانی هەموو دەوڵەتان گەشتیاریە لە ناو گەشتیاری شار شوێنە کەلەپورەکانە شوێنێکی وەکو بۆ نمونە تورکیا پارچە دیوارێک لە بینی چەند عیمارەیەکی جوانە ماوەتەوە تەلبەنگیان بۆ کردووە نایهەڵن کەس بچێ بەلایەت ئەمە چێژ دیوارێکی کۆنە چەند سە ساڵێکە ماوەتەوە ناهێڵن کەس دەستکاری هەر دەستیشی تێوە بی لا ئێمە بێت دەکە ڕدێ ڕخێن لە وڵاتانی تر شوێنەوار هەیە شوێنەوارەکە تەلبەنگی بۆکەن بۆ برە ئەو شوێنانە پێویستە خەڵک بە پارە بچێت تەماشایکە بیتاقە ببڕێ ئەبێ داهاتێ بۆ ئەو شوێنە من لێرە جیهانی کەلەپور هەبوو کاکفریا لێرەوە ڕێز و سڵاوم هەیە بووی من پێشنیارێکم بۆ کەوتم کاکفریا شوێنەکەی تۆ شوێنێکی زۆر زۆر کەلەپوریە و زۆر بەناوبانگە و خەڵقێکی زۆر ڕووی تێەکە بۆ ناکەی بە بیتاق هەر کەسەیەک بە کاکە بە 1000 دینار بە 1000 دینار هیچ پارە نییە بەڵام
بۆ تۆ شتێکی جوانە بۆ خزمەتی شوێنەکە چاکە باشە ئێستا ئوتێل فەرەح و مۆزەخانی ئەتنۆگرافی و سەرا و ئەم شوێنانە بکرێ بەوە نابێ بە داهاتێ بێگومان ئەبێ بە داهاتێ بەڵام ئەگەرگە گەشتیار نەچێ بۆی چۆن داهاتە بێ ئەگەر ڕێنمایی بکرێ ئەگەر دلیل هەبێ ئەگەر گەشتیارەکان ڕێنمایی بکردن بچن بۆ ئەو شوێنە یەکێ لە ڕێبەری گەشتەکەیانەدا بنرێ بۆ نمە تۆ لەگەڵ کۆمپانیاکەش ڕێ بکەی و کۆمپانیانی کە گەشتیار دێنە بچن بۆ ئەو شوێنانە بڵێ ئەگە ئەوە نەبێت تۆ هەر یاعتیادی بێ بچێ بۆ بەردەی سرا و بچێتە مەطعمێ نان بخۆ لە ئوتێلێکە بمێنێتەوە دوایی بڕاتەوە خواحافیز و هەندێک جۆز و شت کڕێ و بڕاتەوە ئەمە گەشتی پێ ناڵێن بەڵام تۆ ئیجباریکەی کە بچێت شوێنە گەشتیارەکان ببینی ئەبێمە بەڕێوەبەتی گەشت و گوزارە لەگەڵ کۆمپانیا گەشتیارەکە ئەم کۆنتاکتە دروستکاتمانە بێ پێشنیارەتان کردو بۆیان ئێمە زۆر کڕەت ئەمەمان باس کردووە بەڵام ئەمە پێویستە بکرێ بە یاسا نەکرێ بە یاسا ئەم شتە ناڕات ئێستا لە بۆ نمونە شارێکی وەکو سلێمانی سیما مێژووی پێوە دیارە خۆت باست کرد من چوومەتە ڕۆما ینی هێندەی کە بینای بەرزی هەیە هێندە ئەو شوێنانەشی پاراستووە کە شوێنەواری بابەتی مێژووین ئێستا ئەم سیمامان ماوە لە شاری نەخێر بە پێچەوانەوە ئەوەی کە هەمان بێ ئەی ڕوخێنین ینی زۆر بەداخەوەم تەنها چەند کەس هێنە بێ ئەی پارێزێ باقیەکەی هەموو خواخوایەتی بیکا بە گەراج ئەی ئەرکی تاک لەم نێوانە ینی وەک من هاوڵاتی تاک بەس هاوارکردنە ئێسایەکی چۆکۆیمەوە بتان من لێرەوە هاوارەکەم لە تەلەڤیزیۆنەکانی کەەوە هاوارەکەم لە ناو خەڵقا هاوارەکەم بەڵام دەنگ مەگاتێک باشە من ئەگەر خۆم بۆ نون ئەگەر کە لە پورناسێکیش نەبم ئەگەر بابەتەکە نەبم ئەرکی من چییە بۆ ئەوی ئەم شوێنانە بپارێزم ئەم کللتورە بپارێزم ئەم بابەتانە بۆکو کوکتۆوتت مێژوویەکمانە بێگومانیانی خەڵکیش پێی خۆشە بێت کەسانێک پێی خۆشە بێت ئەم بابەتە ببینێ ئەرکی من چییە ینی لەم نێوەندەدا لە سلێمانی کۆمەڵی کەلەپور و فۆلکلۆری کورت هەیە کە بایەغ بە کەلەپوری نەتەوایەتیمان هەیە پێویستە ئەم کۆمەڵەیە دەعم بکرێت پشگیری بکرێت کارەکانی دەستی بگیرێ بۆ ئەوەی کە هاوکاری بکرێ و کارەکانی سەرکەوتوو بێ یەکێک لە کارەکانی ئەم کارانەیە کە ئێمە باسیەکەین تاکەکان پێویستە هاوکاری ئەو کۆمەڵەیە بکەن حکوومەتی هەرێم پێویستە هاوکاری ئەو کۆمەڵەیە بکات تا ئێستا بارەگایەکی نییە ئەو کۆمەڵی کەلەپور بڕواکەی لە یەک ژوورایە ینی ئەکە ئەچی گوناح ینی بەزەیت پیایەتەوە لە وڵاتان کە ئەڵەی کۆمەڵەیەکی کەلەپور کۆمەڵەیەکی کللتوری کۆمەڵی فۆلکلۆر خانووی گەورە گەورەیان هەیە بەڵام لە ئێمە ئەوە تا هیچ جۆرە بەستمەوە بوو کاکتۆفی ینی هەندێک ماڵ هەیە ئێستا هەندێک بابەتی کەلەپوری خۆیانیان پاراستووە سەردەمانی باو باپیرانیان بۆ یانی پێشووتر بووە لە ماڵەکەی خۆیانە شوێنێکیان بۆ دروست کردووە بەڵام لەوانەیە ئەمە تاکەی ئەمە بتوانێت بپارێزرێ تاکەی ئەم شوێنێک نەبێت بۆ ئەوەی ئەم بابەتانە لە خەڵک وەری بگرێتەوە یان بەلایانی کەمەوە لی بکڕێتەوە بۆی بێ بە سەرچاوێکی داهاتیش بۆ ئەو لە هەمان کاتیشدا ئەمە بێتە شوێنێک بۆ بیرلەوە بکرێتەوە مۆزەخانەیەکی بۆ بکرێتەوە شوێنێکی کەلەپور بێ پیشان بدرێت هەوڵی ئەم بابەتانەتان نەیاوە زۆر کەسێ ئێستا شتی کەلەپوری زۆری هەیە پاراستوێتی تا ئێستا من هەندێک کە زەناسم زۆر پەرۆشە بە دوای شتە کەلەپوریەکانە ئەو شتە کەلەپوریانەی کە جاران هەبوو ئێستا ئەگەر بڕاتە دەرەوەی وڵات کەلەپورمان فاتیحایە بێ بۆ بخێنین بەڵام زۆر کەس هەیە ئەوەنە بە پەرۆشە ئەوەنە دڵسۆزە شتەکان ئەکڕێتەوە بە پارەی گران ماڵانە گەڕێ دارە سوتاوەکە و شوێنەکانی تر ئەگەڕێ بە دوای ئەو شتانە و ئەیکڕێ و ئەیهێنێ لە ماڵەوە مۆزەخانەیەکی بچووک دروست دەکات من هەندێک کە زەناسم چوومەتە ماڵیشان ماڵەکەیان سێرەکەی مۆزەخانەیەکی کەلەپوریە ئەمە جێی دڵخۆشکەریە بەڵام ئایا ئەمە بە یەکێک و دوان وسیان کەلەپورمان ئەپارێزرێ ئەبێ مۆزەخانە ئەبێ چەند مۆزەخانەیەکە بێ ئەبێ نەهێڵی یەک پارچەشتی کەلەپوریمان بچێتە دەرەوەی وڵات بۆ نمونە خەنجەر ئێستا وەستای خەنجەر هەیە لە کوردستانە باسی خەنجەری بۆ بکەم چۆن دروست دەکرێت سەر سوڕ ڕمێنێ من لە گۆڤاری کەلەپورە بڵاوم کردوێتەوە کە چۆن دروست دەکرێت دیدارم لەگەڵ کەسێکی شارەزای دروستکەری خەنجەرە کردووە ئێستا باسی ئەو دروستکردنە بکەم سەر سوڕەمێنێ بەڵام
خەنجەرەکانمان هەمووی کڕاو برایە دەرەوەی وڵات خەنجەری دەبان نەما لە کوردستان. ئەمە جێداخ. ئێستا ئەگە مۆزەخانەیەکی ئەتنۆگرافی بکەیتەوە بتەوێت چەند خەنجەرێکی دادانی چەند تاپڕێت چەند ساچمەزەنێکی ئەمانە نەما کاکە. یعنی ئەمە جێداخ و جێ نیگەرانیە. یەکێک لە بابەتی دیکە سازکردنی بۆ نمونە ئێستا دوێنێ فستیڤاڵی هەنار هەبووە لە هەڵەبجە بۆ بەرهەمە ناوخۆیەکان چەندی فستیڤاڵی دیکەی لەم شێوەشەیە لە تایبەتی هەڵەبجە و سلێمانیا سازەکرێن. پێویستیمان بە فستیڤاڵی لەو جۆرە نیە، فستیڤاڵی کەلەپوری گرنگیدانی ئەم بابەتە زیاتر لە ناو ڕاگەیاندنەکان، سرنجی خەڵک بۆ ئەم بابەتە ڕابکێشین، سرنجی گەشتیارانی دەرەوەی وڵاتمان بۆ ئەم بابەتە ڕابکێشین. زۆر پرسیارێکی جوان و حەزم کردەوە پرسیارەشە کرد و نەشکردا من هەر باسمە کرد. ساڵی 91 ئێمە کۆمەڵی کەلەپورمان دامەزران لە ڕێک لە 91 شاپی شانگایکی کەلەپوریمان کردەوە بە هاوکاری من و ببوورە خیام کارگەچی ڕەحمەتی لەگەڵ بەهارخانی خوشکی. ینی پیشانگایەکمان کردەوە جێگەی سەرسوڕمانی خەڵخەکە بوو، ینی خەڵقیمان جێڕایەوە بۆ 56 ساڵ لەمەوە پێش. ئەوەی کە هات هەندێکە زەگریە لە خۆشیە باوەشی پیا کردی نیاگو دەستخۆشیێکی زۆریان لێ کردی. من لێرەوە داوا ئەەکەم کە ساڵانە پیشانگەی کەلەپوری بکرێتەوە بکرێت یانزۆربڵاتان فستیڤاڵی گەوراکەن لە تەنیشتەوە فستیڤاڵی کەلەپوری کولتوری خۆشیان پیشاندێن. پیشانگای کەلەپوری فستیڤاڵی کەلەپوری ئەمانە بکرێتەوە کەلەپورەکە بە خەڵکی بناسێنەرەوە، خەڵکی هان بدە بۆ دروستکردنی کەلەپورەکەی دیسانەوە جارێکی کە بۆ ئەوەی نەفەوتێ. بەڵام پشتگوێ خستنی ئەم شتە بەڕاستی گوناحە. من لێرەوە داوا لە خەڵقانی کەلەپور نازەکەم، ئەوانەی خاوەن دوکانەکان ئەوانەی خاوەن دوکانە کەلەپوریەکان کاکفریا و جۆرە های وەکو کاکفریا، ئەوانەی کە لە ماڵەوە هەیەە با لە شوێنێکی فراوانە وەکو پارکی ئازادی پیشانگای کەلەپوری بکەنەوە، هەرێکەی قاتعێکیان هەبێ شوێنێکیان هەبێ شتەکانیان نمایش بکەن بۆ ئەوەی نەوەی نوێ ئەم گەنجانی تازە هی ئەم سەردەمە ئاشناکەینەوە دیسانەوە بە کەلەپورەکەمان. نرخ پێدانی ئەم بابەتانە گرنگ نییە؟ هەر زۆر گرنگە، زۆر گرنگە. ئێستا تاسکڵاو لای هەندێ باسکە لای گەنجەکانمان باسکە هەر سەری سوڕەمەنیانی چی تاسکڵاو وڵایە نەمبیستەوە. بەس بابەتێکی تری شێ لەمایە بۆ نمونە من باسی بیناکان جارێک ئیشکری وەکو ڕاگەاندن ئیشێکم لەسەر ئەمە کرد. بیناکانی هەورامان دەڵێن زۆر تەندروستتر بووە لەسەر ئەو شێوازە کۆنەی کە بۆ نوێ دروستمانە کرد، چکە بەردی ناوچەی خۆمان بوو، ئێمە ناوچەکەمان ساردا ناتوانانی بە ئەمەی کۆنکرێت و مسەڵح کە ئەب لای خۆمان مسەڵح ئامەکە بەکارێنرێت، پێویستیمان بۆیە هەردار بێت. ئەم بابەتانە هەست ناکەی کەم تەرخەمیشەیە لە گەیاندنە، ینی بۆ نمونە ئەگەر تۆ بڵێ بە من ئەگەر خانوویەکی کۆنی کەلەپوری سەردەمانی کۆنی سلێمانی دروستکەم زۆر تەندروسترە لەمەی کەم کۆنکرێت و ئەم بلۆک و ئەم بابەتانە بەکارێنم. گومان زۆر زۆر دروستە، زۆر قسەیەکی ڕاستەوە. ئەچیتە هەورامان سیرەکەی هەر وەکو شاری سلێمانی چۆن بینای کۆنکرێت و کاشی و مەڕمەڕ و ئەو شتانە دروست دەکەن بەم شێوە دروستەکەی کەی جارانی تەوێڵەوە بیارە ئەمە هەبوو. من چوومە پاوە، چوومە پاڵنگان، تابلۆیەکی گەورە هەڵواسراوە ئەڵێ هەر کەسێ خانووی دروست کرد ئەبێ بە کەرەسەی سونەتی دروستی کاتەوە. کەرەسەی سونەتیانی مەوادی مەحەلی، نابێ بلۆکی تیابێ، نابێ بلۆکی تیابێ بە چیمەتۆبی کە قەیناکە، بەڵام ئەبێ بەردەکان هەمووی بەردی ناوچەکە بێ. ئێستا لە هەورامان مزگەوتێ دروست کراوە بە بەردی ڕەش هەر حەزەکەی تەماشایکی باشە بۆ خاونەکان بەوە ناکەن. تەندروستری شە و جوانتری شە و کەلەپوریش. ئەرکی بامەسا پەروەردە لەم نێوەندەدا و دواتریش لەسەر خوێندنی باڵا قسە ئەکەم، بەڵام پەروەردە ئەگەر منداڵان هەر لە قۆناغی باخچەی ساوایان لە قۆناغی سەرەتایی بەتایبەتی بازنەی یەکەم، یەک و دوو سێ، هەستەکەی لە پەروەردە گرنگی بەم بابەتە دراوە ئەم بابەتە گەێنرێتە مناڵانی باخچەی ساوایان و خوێندکارانی ئەو قۆناغا؟
لە قوتابخانە ناوەندیەکانەوە بچن بۆ ئەوەی کە ئەڵێن مشاهدە بۆ بینینی شوێنە کەلەپوریەکان مۆزەخانە کەلەپوریەکان مۆزەخانە ئەتنۆگرافیەکان بۆ ئەوەی تابعیشاندا دروست بێت کە باو باپیران چۆن ژیاوە. ئێمە ئەمەمان نییە. دوای ئەوە ئەبێ وەزارەتی پەروەردە لە بەرنمەیە تیابێت کە باسی کەلەپور و فۆلکلۆر هەبێت لە پرۆگرامی خوێندنا هەبێت. نییە، ئەمە نییە. چەند جار هاوارمان کردو جۆمان لێ ناگیری. تەنانەت مەفروزە ئێستا لە وڵاتان بۆ نمونە لە ئێران دکتۆرای هەیە لە کەلەپوری فارسیە، دکتۆرای هەیە لە فۆلکلۆری ئەدەبی فۆلکلۆرە. ئێمە ئەمەمان زۆر کەمە. جاران ئەی لە وەزارەتی خوێندنی باڵا بۆنە لە زانکۆکانمان لە پەیمانگاکانمان توێژینەوە کرێ لەم بابەتە کاریان لەسەر ئەم بابەتە کردووە؟ زۆر کەم و ئەتوانم بڵێم کەمتری ژیانی لە کەم. ئەی چی بکرێت ئێستا بۆ ئەوەی کە لە کۆتایی تەوەرەکەم نزیکە بمەوە وەکو کەلەپور ناسێک بۆ ئەوەی کە ئەم بابەتە هەم لە زهنی تاکا بچەسپێنرێت هەم ئەرکی دەوڵەتیش چییە؟ ئەرکی دەوڵەت ئەوەیە یەکەم پەرلەمان یاسای تایبەتی بە کەلەپور و فۆلکلۆر و شوێنەوارەکان هەبێ. ئەمە یەک. دووهەم وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا لە بەرنمەیانە هەبێ لە خوێندنی پۆلی یەکی سەرەتاییەوە هەتا زانکۆ وە شەهادەی باڵاش لەو بوارە بێت. ئەگەر ئەمە نەبێ معناوە فاتیحا بۆ کەلەپورەکەمان بخەین. ئەی ئەرکی تاک؟ ئەرکی تاک ئەوەیە کە ڕاگەیاندنەکان خەڵق وشارکەنەوە، خەڵق ڕووناکبیرکەن بە پاراستنی کەلەپورەکان و چۆنێتی هەوڵدان بۆ نەهێشتنی دەرکردنی ئەو پارچە کەلەپوریانەی کە هەمانە. وەکو بۆ نمونە کە باسم کرد خەنجەر نەهێڵی بچێتە دەرەوە بە هیچ نەوعێ ئەو خەنجەرەیە کە ئێستا ماوەتەوە کەلەپوری نەتەوایەتیمانە. ینی پێویستە حکوومەت ئەو شتە نادیرانە ئەو شتە دانسخانە بکڕێتەوە خۆی لە مۆزەخانەیەکا دایبنێ بۆەوەی گەنجی ئەم سەردەمە پێی ئاشنابێت. زۆر سپاس بەڕێز مامۆستا تۆفیق سعید کەلەپور ناسپاس دەکەین بۆم تۆرە بەرنامە لەگەڵمانە بووی ماندوومان کردی. دەچینە لای بڕگەیەکی دیکەی بەرنامەکەمان. ئێستا فستیڤالی هەنارە لە هەڵەبجە دوێنێ بوو ئەمڕۆ سبێنێ شەر بەردەوامە بێت. لە چەند ڕۆژی داهاتووشدا بامان شێوە لە شاری سلێمانی فستیڤالێکی دیکە بۆ بەرخستنە ڕووی بەرهەمە ناوخۆیەکان ساز دەکرێت. یەکێک لەو بابەتانی کە دەخرێتە ڕوو هەنگوینە. بابەتێکمان بۆ ئامادە کردوون لەسەر چۆنێتی کۆکردنەوەی بەرهەمی هەنگوین. بابینەری بین. سارە بەرهەمێ مێشای باش نەبوونا لەبەو بارانە هەند باران هاتن ئاوینی هەموو سارێ زووتر داتین لەو مێژ بڕینەوەی بە سەو سارە بەرهەمی باش نەبوو گوتم بە هەندە تاخیر بێبی مێش مەغدور نەبوو. ئێرە کوێستانی دەڤەری باڵەکایەتیە. هەنگ لەگەڵ ئەو کەش و هەوایە و ئەو جۆرە ڕووەکە سروشتەی لە کوێستانەکانی ئەو دەڤەرە دەڕوێت گونجاوە. هەنجوینی کوێستانەکانی ئەو دەڤەرە تام و بۆنێکی تایبەتی هەیە بەهۆی هەبوونی گژوگیای سروشتی. هەنگەوانان لە کاتی هاتنی وەرزی گەرما هەنگەکانیان دەهێنن بۆ کوێستانەکان و بە تایبەتی کوێستانەکانی باڵەکایەتی. هەنگەوان سربەست قادر زیاتر لە 10 ساڵە کاری هەنگەوانی دەکات. دەڵێت لەگەڵ ئەوەی حکوومەتی هەرێم یارمەتیمان نادات ساڵانە لەگەڵ بڕینەوەی هەنگەکانمان وەک پێویست ڕێگری لە هاوردەکردنی هەنجوین ناکرێت. ئێمە وەکو هەنگەوان بە تایبەتیش برێم هەنگەوانەکانی دەڤەری هەولێر ساڵانە ماندیبوونیەکی زۆر بە هەنگەکانمانەوە دەبینین. لە پێناو ئەم ماندیبوونەش تەنها لە پێناو بەدەستێنانی هەنجوینێکی پاکتاوی خاوێنە و هەنجوینێکی 100% سروشتیە. لۆوەی هەنگەکانیشمان زەعیف نەبن و هەمیشە هەنجی باش و بەهێز بن سارانە ئەمە هەنگەکانمان دەگوازینەوە لە ناوچە بەهاریەکان.
سەرەتا لە زستان و وەرزی بەهار لە هەولێر داانین لە دەشتی هەولێر لەوێ هەتا مانجی پێنج لەوێ دەوی جە ساڵانە بە پێی وەرزەکان بەڕاستی دەبی ئەتومێشەکانت بگوازینەوە مانجی پێنج کە بەهار بەرەو کۆتاییەتی لە هەولێر اینجا دەست ئەەکەین بە گواستنەوەی هەنگەکانمان بۆ کوێستانەکان بەشێک لە هەنگەوانان دەڵێن پێویستە وەزارەتی کشت و کاڵ چاودێری سنوورەکان بکات تا هەنجوین هاوردە نەکرێت بۆ ئەوەی بتوانین بەرهەمی هەنجوینی خۆماڵی کە جۆرێکی زۆر باشە لە بازاڕەکان ساغ بکرێتەوە. ئێمە وەکو هەنگەوان داوامە لە حکوومەت هەرێمی کوردستان کە یارمەتیماندا و یارمەتیدان لەوەی کە کاڵایەکەمان بەرهەمەکەمان ئەو بەرهەمەی کە لە هەنگاکان دەستمان دەکەوی ساغی بکەینی و بە کوالیتیشی بکەین بەرهەمەکەی خۆمان بەرهەمەکی زۆر باشە لە چاو بەرهەمە بیانیەکان بۆ نمونونەکاتی کە مێشەکانە بڕینەوە حکوومەت سنوورەکان بە شێوەیەک دابخەیان نێڕی هەنجوینی بیانی داخیل بە حکوومەتی هەرێمی کوردستان بی ئەو هەنجینە لە ناوخۆ بەرهەمدێ ساغی بکاتەوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستان کە هاوکات ئەندامی لیژنەی کشت و کاڵا دەڵێت ئێمە بە دوواداچوون بۆ گیر و گرفتەکانی جوتیاران لە ڕێگای وەزارەتی کشت و کاڵ دەکەین وتیشی لە کاتی پێگەیشتنی بەرهەمی جوتیاران باز لەسەر بەروبوومەکانی دەرەوە دادەنرێن بۆ ئەوی بەرهەمی ناوخۆی لە بازاڕەکان ساغ بکرێنەوە. ئێمە تەرچیزێکی زۆرمان لەسەر ئەوە هەبوو کە دەبێت بە ڕاستی کۆنتترۆلی ناوچە سنوورەکان بکرێت ئەو بەرهەمە کشت و کاڵیانەی خۆمان هەیە ساغ بکرێتەوە لەبەرەوەی لە ڕووی کوالیتیەوە بە کوالیتی ینی بەرهەمەکانی خۆمان زۆر زۆر بەرزترە لەی ئەو شوێنانەی تر بە تایبەتی ئێرانە تورکیا سووریا شوێنێک دێ ئەمانە ینی هیچیان ناگەنە کوالیتی بەرهەمەکانی خۆمان بۆیە ئێمە ئەمڕۆ تەرچیزی تەوامان لەسەر ئەوە بووە کە بە هەموو شێوەیەک ڕێگە نەدرێت بەرهەمی کشت و کاڵی داخلی هەرێمی کوردستان بێت بۆی بەرهەمەکانی جوتیارانی خۆمان و هەروە هەنگەوانان و هەروەها هەموو ینی لە هەموو بوارەکاندا بە تایبەتی ئاژەڵداران پەلەوەران ینی بتوانین ئێمە سوود لە بەرهەمەکانی خۆمان وەربگرین لەبەرەوە بەڵێ تەرچیزی زۆر لەسەر ئەو بابەتانە کراوەتەوە. هەنجوینی کوردستان بە یەکێک لە هەنجوینە باشەکان دادەندرێت وەک خواردن و دەرمان بەکاردەهێنرێت لە هەرێمی کوردستان بەشێک لە هاوڵاتیان بەکاری هەنگەوانیەوە خەریکن چەندین جۆری هەنجوینی باش بەرهەم دێنن. هاوەڕ عەباس گەلی کوردستان دەڤەری باڵەکایەتی.
ونيقى ما سم كجاك قدولك كيسرت كنا عوام داري يا بانك زيادة من طريق كيمان يتيم بيش كجا دوقسني لك خۆمی ساماژەی پێ بەڵێ بڕگەی دووهەممان یاخوتەوەری دووهەممان کە لەگەڵ میوانەکەمان گفتوگوی دەکە لەسەر دەکەین بابەتەکانی زیانەکانی کەرتی گەشتیاری لە سەردەمی کۆرۆنا کە قسەی زۆری لەسەر کرا بەڵام هەندێک باسی ئەکەین لەگەڵەوەشا بەڵام ڕێکارەکانی ئێستا کەرتی گەشتیاری کە لە هەرێمی کوردستان گیراونەتە بەر و لە هەمان کاتە داهاتووی کەرتی گەشتیاری هەندێک داتا هەیە بە خێرایی دەخەمە ڕوو بە پێی داتایی کە ڕێکخراوی گەشتوگوزاری جیهانی بڵاوی کردوێتەوە لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ کەرتی گەشتیاری زیانی 460 میلیارد دۆلاری پێگەشتووە پێشبینی دەکرێت زیانەکان ئەگەر بەم شێوەیە هەر کۆرۆنا بەردەوام بێت بگاتە 1 تریلیۆن و 120 میلیارد دۆلار تا کۆتایی ئەم ساڵ ئەمە 5 جار زیاترە لەو زیانەی کە بەوەی خەیرانی دارایی لە ساڵی 2009 تووشی کەرتی گەشتیاری هاتووە لە 165 گەشتیار لە جیهاندا کەمی کردووە هەمان ڕێکخراو دەڵێت ئەگەر بتەوێت کەرتی گەشتیاری بژانەوەی پێ بکرێت ئەو پێویستیت بە 2 ساڵ تاوەکو 4 ساڵی دیکەی پێویستە کە بگەڕێتەوە بۆ سەردەمانی پێش کۆرۆنا لە 120 میلیۆن کەسیش بێکار بوون لە کەرتی گەشتیاریە لە داتاکانی هەرێمی کوردستان بۆ 6 مانگی سەرەتای ئەم ساڵ زیانەکان لە هەرێمی کوردستان 555 میلیۆن دینار بووە پێشبینی دەکرێت گەر بەم شێوەیە بەردەوام بێ زیانەکان بگاتە 1 میلیارد دۆلار و لە هەمان کاتیشدا ئێمە لە هەرێمی کوردستان زیاتر گەشتیاریمان لە مانگی شەشەوە دەست پێ دەکات بە پێی گەشتیاری گەشتی زستانەمان کەمە یاخود گەشتیاری زستانەمان کەمە لە نیوەی دووەمی پارساڵ واتە لە مانگی 6 2019 تاکو کۆتایی مانگی 12 ملیۆنێک و 850,000 گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە کە وا دانراوە هەر گەشتیارێک نزیکەی 300 دلار سەرف کات بەڵام تاکو ئێستا وردە ڕێکارەکان ئاسایی کراونەوە بەڵام بەو ڕێژێ نین کە ساڵانی ڕابردووە بوو بۆ قسەکردن لەسەر بابەتە میوەداری بەڕێز مامۆستا
پەیوەند مەحموودمان کردووە کە مامۆستای زانکۆیە لە بەشی کارگێڕی کار. مامۆستا ڕۆژ باش بەخێربێن. زۆر سپاس. ئایندەی کەرتی گەشتیاری چۆنە بینیت؟ ئەم ڕێکارانەی ئێستا کە گیراونەتە بەر لە سەردەمی کۆرۆناشە هەندێک کەس دەڵێن نابێ دەرگامان هێندە واڵا بێ بۆ گەشتیار، ئێمە ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا داتاکان لە هەڵکشاندان. بەڵێ سەرەتا سپاسانەکەم بۆ چاوپێکەوتم دەرفەتە کەگڕبی. ڕاستیەکەی طبعاً کۆرۆنا بەداخەوە ینی کاریگەری هەر دروست نەکرۆ بە تەنها لەسەر گەشتیاری. ینی کۆرۆنا جم و جۆڵەکانی پاکخستووە، عیلاقاتەکان و پەیوەندەکانی پاکخستووە، سەردان و هاموشۆ و کۆمەڵک شتی تری هەیە پەکی خستووە بەڕاستی. تەنانەت لە کوردەواری خۆمانە قسەیەکێڵە کاکە کاری لەسەر مەسەلە خزماتێکەش کردووە. جەمادام کۆرۆنا بەم شکڵە کاریگەری دروست کردبێت لەسەر پەیوەندی و عیلاقات و جم و جۆڵ و هاتوچۆکردن، بەڕاستی ئەمە قسەیتیانە طبعاً کێشەشە بۆ بواری گەشتیاری. وەکو ئامارانەی کە با بڵێن ئاماژت پێدا طبعاً ئامارەکان لای بەڕێستانەوە هاتووە، بەمانای کەلیمە دەریەخە کە بەڕاستی کەرتی گەشتیاری مەترسیی گەوری لەسەر وەکو هەموو کەرتەکانی تر. باشە مەسم ئەو ڕێکارانە بوو مامۆستایانی ئێستا لە هەرێمی کوردستان ڕێگە دەدرێت گروپەکانی گەشتیاری دێن بۆ ناوچە گەشتیاریەکان، قەرەباڵخیەک لە ناوچە گەشتیاریەکان دروست بووە، بە تایبەتی ئێستا لەم وەرزەیاننا کەمترە ئەم وەرزە، بەڵام وەرزی هاوین زۆر بوو. هەندێک کەس دەڵێ دەبێت ڕێکارەکان وەکو چۆن لە هەندێک بابەتی ژیانە تون دەکرێنەوە لە گەشتیاریشا تون بکرێنەوە. ئەمە زیانێکی گەورەترمان بۆ دروست ناکات؟ طبعاً طبعاً چار نییە. طبعاً لە هەندێک حاڵەتایی تر ئەمە وەکۆڵە بێتە ئەمری واقع بێت تۆ دەست و پەنجە لەگەڵ ئەو ڕاستیانیان بەگونجەنی کە هەیە. مەسمەوە وەکو پسپۆڕێک ئێوە لەگەڵ ئاساییکردنەوەی ئەم بابەتە نیاننا. بابەتەکە یعنی چۆن ئاسا ینی ڕێگا بین بە هەموو شوێک دەرگاکان بکرێتوانی تر گەشتار نازانم تۆ بۆ نمونەوەکو پسپۆڕێکی گەشتیاری چی بکرێت بۆ ئەوەی کە بژانەوە بە کەرتی گەشتیاری ئەم بابەتە بەتەنیا حەزەکەم شتێکە پێ بڵم بەتەنیا هیچ کەسێک ناتوانێت ئاجا چ با بڵێن وەکو پیشەکەی ئێمە کە مامۆستایەتی و بەڵەکار لە بواری گەشت و گوزارە مامۆستایەتیمان کردووە ئەمانە لە ئەمە تەنها ئێمە ناتوانین بڕیاری لەسەر مڵین کاکە دەرگاکان خەنە سەر پێش بە هەموو گەشتیاران بێن، خۆی ئەمە کێشەکەیە. ئەمە بێت لیژنەیەک بیکە لە حکوومەتەوە، لیژنی تەندروستی بێ، پەیوەندی حتا بە شارەوانیەوە هەبێ، حتا پەیوەندی بە کەرتی هاتوچۆ هەبێ و دوێنێ کەرتی هاتووە گەر دیقەت بی شتێکی ڕاگەاندوواڵێ هەموو شۆفێرێک ئەبێ بۆ نمونە دەمامکی پێوە بێ گەر هاتوو سەرنشینەکانی تری لەگەڵا بوو. ئەگەر وانە بێ غەرامەکە مەبەستەکە لێرەیە هەموو پێکەوە ئەبێ لیژنەیەک دروست ئەکرێ لە هەموو لە تەندروستی لە مەسەری شارەوانی لە حتا ئەگەر پێویستکە ئێمە شاوکاریان ئەبین لەگەڵیانە لە پێشنیارتان ئێوە چیە؟ ئێمە بەڕاستی یەکسەر بین سەر پێشنیارەکەن باسی دۆخەکە بکەین پەر یەکسەر ئەگەر وا بێ ئەگەر بینە سەر پێشنیارەکان فەر دەست پێکەین ئەتوانی تۆ پەرە بە گەشتیاری بی. تۆ لێرە دوو حاڵەتمان هەیە. حاڵەتێکیان ئەوەیە چی بکەین خۆپارێزی بۆ ئەوەی کەمترین توش بوون با بڵێن مەسەلی ڤایرۆس بڵاو بێتەوە لە ناو خەڵکە کار چنێستا زۆر بڵاو بۆتەوە بەداخەوە. لە سەرەتایە طبعاً خۆ دەزانی ئێرە باتوانم بڵم پاکترینیان بوو، بەڵام سەفەر هاتوچۆ زیاتر وای کردکە بۆ نمونە ئەم ڤایرۆسە تەشەنە بکەوە. با بڵێن گوڕی ڤایرۆسەکە لە سەرەتایە وردە و هاتە ناو تۆزە بە دوایی هێواش بووە. سەر لە نوێ قوتی پیا کردو هۆکارەکە ئەو بوو کۆمەڵک گەشتیاری تر بار باسی ئێران و وڵاتانی تر نەکەین کە ئیقلیمیات دراوسێمان نەبا لە عێراقەوە لە نەخوار و عێراق و ناوەڕاستی عێراقەوە ڕێژەیەکی زۆر گەشتیاری عەرەب هاتن جارێکی ترە گەردی قەت بەی شیدەتی ڤایرۆسەکە یاخود شیدەتی بڵاوبوونەوەکان زیاتر کرد. ئەم حاڵەتە بە ئەمە پێشنیار وەکو شخصی من بەڕاستی کۆمەڵک ڕێکار هەیە بگرینە بەرەوەکەوە وەزارەتی تەندروستی ڕێکارانی کە گرتووەتە بەرکە باسیەکە باوا بێت دەمامک حتا کە فحوساتە بێت خاڵە سنووریەکان زۆر باشە بە فەحز بۆ خەڵکانە بکرێ ئایا بۆ نمونە تا چەند هەڵگری ڤایرۆسکەنیان تا چەندە دوای ئەتوانن بە پێ ڕێکاری تەندروستی کەرتی گەشتیاری با بڵین نەوەستێ لە ئیشەکەی خۆی ینی هەر ئیش بکات یعنی خەڵکانە هەر بکەن بەڵام بە پێی بوونی فەحس و با بڵین تاقیکردنەوەی یاخود تاقیگەیەکە بێ بۆم ئیشە لەسەر حدودەکان ئەگەر شتێکی ئاوا هەبێ و ئەگەر مامۆستا پێم ببرە مەسم لە پرسیارەکەەوە ببۆن من سەرۆکی دەستەی گەشت و گوزار پەیوەندی بە مامۆستا پەیوەندەوە دەکات وەکو مامۆستایەکی زانکۆ شارەزا لە کەرتەکەیە لێت بپرسێ ئەمە ئێستا سەردەمی کۆڕۆنایەوە داتاکان لای خۆمان بەرە هەڵکشانە بەڵام زیانێکی گەورەشمان بە کەرتی گەشتیاری گەشتووە. ئێمە لێم نەودەیە باڵانسێک بپارێزین ڕێکارە تەندروستیەکانش دەرگاکان داخیت نابێت دەرگاکان داخی یعنی ئێستا فەرمو سەیرەکەی وڵاتان گەشتیان ڕاگرت بەس هەمویان وردۆ دەکردیان وێستا گەشت هەیە
لە زۆربەی زۆری وڵاتەکانە هاتوچۆ هەیە. بەڵام بەڕێکارە یاساییەکانەوە بەڕێکارە تەندروستیەکانەوە ڕێکارە تەندروستیەکان ئێمە هەڵەگرین بۆ کەرتی تەندروستی، ینی چی بکەین چی نەکەین چۆن و خەڵکانە فەحز بکرێن چیان لێ بکرێت پێشی بێنە ئەمە بابەتێکە بۆ بواری تەندروستی هەڵەگرین بەڕاستی. بەڵام بابەتەکەی کە پەیوەندی بە گەشت و گوزارەوە هەیە تەنها کۆمەڵک شتە، ینی کۆمەڵک بابەتە. یەکێک لەوانە من پێم وایە ئاسانکاری بکرێت بۆ بەکارهێنانی زیاتری بواری ئەلکترۆن لە مەسەری گەشت و گوزار بەڕاستی، بۆ ئەوەی حتا بۆ نمونە هەندێک شتێک لە ڕێی پارۆتۆ ئەتوانی ئەمە بگۆڕی. ئێستا لە بەریتانیا سوپەرمارکێتێک ئەمی گۆڕیوە بە پەنجەمۆر سوپەرمارکێتەکە پارە وەرەگرێ بە پەنجەمۆر، ئەو ینی پەنجەمۆرەکە ڕەبتە لەگەڵ ئەو کارتی پیانەکە لە گیرفانیانەیە کارتێکە کارت ڤیزاکایە ماستەرکارد کە تۆ چێکی کاری دەفعی پێکەواتە پارەی پێایی ئەوان تەعامل بە کاشمەنەوە ناکەن. کەمترین مامەڵەمان بە کاشمەنەوە بکرێ مهمە. بۆیە لەم ئەگەرانەیە هێنانەکایی مەسائلی کارت مامەڵەکردن بە کارتەوە کە چەند ساڵە ئێران کردوێتی بەقاڵک لەسەر عەرەبانەکەی مامەڵە بە کارتەوەکە نەک بە کاشەوە. بەشێک لە گواستنەوەی ڤایرۆسەکە دەرکەوتۆ کە لە ڕێگەی کاشمانیەوە لە ڕێگەی پارە بە پارەیە کە تۆ بەدەست بەدەزەی بە خەڵک ئەتوانی ئەمە چارەسەر بکەی بەبوونی وەکو سوپەرمارکێتێک کە با بڵین بە تازە ئەمە تەجروبێکی تازەی کردووە لە بەریتانیا بە پەنجەمۆرەکە ڕەبتە بەچیەوە ڕەبتە بەو کارت و بۆ بانقەوە کە هەر جیهازێکی بەس پەنجەمۆری دانەوە پەنجەمۆرەکەی نەکایکسە پارەکەی لێڕات پارەکە لەسەر کارتەکە یارسەر ڕقم حسابەکەی کەمە بێتەوە. ڕاستە ئەم بۆ ئێمە زووە، بەڵام من 10 ساڵ پێش ئێستا باسیەوەم کردو کە ئمە پێویستیمان بۆیە کە لە کەناڵەکانی تر لە شوێنەکانی تر کە ڤیزاکار یان ماستەرکار بەکاربێنن لە جێگەی کاشمەنی. بەڕاستی 10 ساڵ پێش ئێستا من باس کردووە. ئەو کاتە شەرتومانە زووە ناکرێت هەر دابنیشین و بڵین زووە کۆمەڵک ڕێکار هەیە بگریتە بەر بەڕاستی. باقیاتی ڕێکارەکانی تر پەیوەندی بۆکو پێم وتی لیژنەیەک لە سیاحە و بەڕێوەبەرایەتی کە باسی کرد لەگەڵ تەندروستیا دانیشن پێکەوە و ئێمە چی بکەین. هەندێک کەسێ مامۆستا بوورە هەندێک کەسێ دەڵێن نابێ ئێستا ڕێگە بدەین گەشتیار بێت چونکە ئمە داتاکەمان لا توشاندایە. ئەمە قسەیەکی ڕاستە ئەزانی چۆنن من قسەیەکی بەڕاستی نازانم چونکە تۆ ئەگەر ڕێگە و لە گەشتیار گرت ڕێگە و لە بزنس و زمان و سەرمای گوزارەکان گرت ڕێگە و لەوە گرت کاکە نابێت کۆگا گەورەکان و شوێنە گەورەکانیش بەرەبەری بەریەکەوتنیتیا بێت حرەکەی بازرگانی ئەوەستێ لە وڵات زیانێکی گەورەی کردی ئابووری هەرواشە ئەتوانین لەم دۆخەیە ئێستا هەندێک چالاکی گەشتیاری ساز بکەین بە پاراستنی ڕێنمایەکان بۆ نەفستیڤاڵ بێ هەندێک چالاکی نازام ئەوی کە پەیوەندی بە ڕاکێشانی سرنجی گەشتیار هەیە لە ئاهەنگگێڕان بێ لە هەر بابەتێک لەوانە ئەتوانی بکەین. لە ڕاستیە ڕادەی ئەم شتانە لە وڵاتانی دنیا شەکەم بۆتەوە. ئەگەر تۆ دیقەت بێ ئەم فستیڤاڵ و بۆنەکان و باڵن هەموو ئیڤێنتەکان زۆر کەم بۆتەوە بەس ئەمە بەو مانایە نییە کە ئەبێ بوەستێ. هەندێک وڵاتی قوبوڵیەکە نایڵێ هەندێک وڵاتی قوبولی ناکات. بەڕاستی ئیڤێنتێکە بوو لەو مدەی پێشوە لە تورکیا کە دەبوو منیش بچم بەس من نەڕۆشتم بەڵام پێشتر ئەبوو ئەمە لە وڵاتی ئەوروپی بێ لە وڵاتە ئەوروپیەکە نیانێش بکرێ بەس کە هاتە تورکیا ڕێگایە ئەمە بکەن. ینی کەوتۆ سەر بەڵام بکرێ باشە بەڕای من بکرێ بەڵام بە ڕێنمایەکی تەندروستی تۆکم و تۆڵەوە ڕێگا لە حرەکە بازرگانەکە نەگیرێ ڕێگا چونکە بمانەی کەلیمە کاکە ڕێبین مەسلەی کەرتی گەشت و گوزار یەکێکە لە سێکتەرەکانی تریبواری ئابووری لە وڵاتە هەموو چەند سێکتەرێکمان هەیە لە هەموو وڵاتێکە چەند ئابووریمان هەیە ئەم سێکتەرە نابێ غەدری لێ بکرێ وە کوردستانیش خۆ دەزانی بەشێکی داهاتەکە یەتوانین بڵێن لە ئەگەر ئێمە بین سێکتەری گەشت و گوزار چالاک بکەین ئەتوانین بەشێکی داهاتی باشی لێوە بێنین و بە تایبەتی لەم کاتێک ئێستا قەیرانی داراییمان هەیە یان بۆیە پێم باشە پەک نەخرێ ئەو جم و جۆڵ و هاتوچۆیە هەبێ بەڵام بە پێی ڕێکارە تەندروستیەکان من بۆیە ئەڵم پێویستە ئەمە لیژنەیەک دابنیشێ بۆی لە وەزارەتی تەندروستیەوە بیگرا هەتاکو هەموو لایەنەکانی تری کە پەیوەندی بۆ پەروەردە ئەکرێ بابەتی خوێندنی باڵاکرێ پێویستی گەشت و گوزاریش کۆپەیوەندی کۆبوونێکی وای پێویستە بۆ نەوەزارەتی ناوخۆ وەزارەتی تەندروستی و ئەنجومەنی وەزیران و دەستی گەشت و گوزار بێگومان ئەمە بێ دانیشتنی لەسەر بکرێ ئێمە وەزارەتمانێ وەزارەتی پلاندانانمان بۆ چییە کەنەیە لە دوو پلانمان بۆ دانێ لە شوێنێکی ئاوایە ئەبێ بکرێ ئەمە ئیشی دەستە جەمعیە
بە تەنیا بەڕێوبەرایەتێکی گەشت و گوزار ناتوانێت ڕێکاردا بنێ بڵێ ئەبێ هەمووتان وا بکەنە بێ ئاوا بڕە ئەو ڕێکارەکان لە کەرتی تەندروستی وەرەگرێن حتا وتم شارەوانی ئەبێ ئیش لەسەرمە بکە کەرتی هاتوچۆ میوانخانەکان وی کەپنی بە کەرتی گەشت و گوزارەوە هەیە ئەمانە بەلیژنە ئەکرێ بە کۆبوونەوە ئەکرێ باش هەندێک کەسێ دەڵێن ئەگەر ئێمە دەرگاکانمان واڵا کردووە بە ئاسانی گەشتیا لە باشوور و ناوەڕاستی عێراق بێن ئەم قەرەباڵغیە زۆرە دروستکەن ئەی بۆ دەرگای سنوورەکانیشمان واڵا ناکەین گەشتیا لە دەروێ وڵات بێ بۆ فڕۆکەخانەکانیشمان واڵا نەکەین گەشتی فڕۆکەکانمان زۆر بێت ئەگەر بەپێی ئێمە بێ فڕۆکەخانەکان واڵاکرێ بە وڵاتانی دراوسێن ئەوە تا بۆ نمونە جاری وایە ئەوان زیاتر هەیمەنیان لە ناوچەکەی زاڵەیە ناڵە نەبێ گەشتەکانمان ڕابگرینە بێ ئەوە ڕابگرینە ژینێمە خۆ کردومانەتەوە بۆچی خوان دامان نەخستۆ ینی تۆ لەگەڵ ئەوای کە گەشتیاری من لەگەڵ ئەوەیان بەڵام بە پێی ڕێکارە تەندروستیەکان بەو پێی کە ئەمڕۆ چی دەخوازێ ئەوە بکەین ئێمە وەکو مەسەلی تەندروستی وەکو مەسەلی اجتیماعیەکە بە زیاتر لەوە بۆ نمونە ڤایرۆس تەشەنە نەکالنامانە بەڵام کاکە بە قسێکی بیکەین بەڕاستی وەکڵێن هەمووی شێکمان ڤایرۆسێکی کۆرۆنا قەرزاری نحنی کۆرۆنای قەرزاری تازە بڵاو بۆتەوە یعنی کەم خێزان هەیە ئێستا تیای نەبێ ئەم ڤایرۆسە بەڕاستی ئەمە بەم ئەو مانایان یەکەی ترمە پشتی لێ بکەینەوە بڵێن ئیتر تاوە چونکە بیرمان نەچێت دووبارە توشبوونەوە هەیە مامەسا بورە کاتم کەمە بڵێ پێت وایە لە داهاتوە ینی ئەگەر بە وردی کار لەسەر ئەمە بکرێت زۆر کەس دەڵێن کشت و کاڵ و گەشت و گوزار سەبابەتەکەمان ئێمە کشت و کاڵ نییە بەس ئەڵێم زۆر لە پسپۆران دەڵێن کشت و کاڵ و گەشت و گوزار بەدیلێکی گەورەی نەوتن ئەگەر بێت و کارێکی جدیان لەسەر بکرێت ئەم کارە جدیت چی ئەگەر کار بکرێت بۆ نە تۆکو پسپۆڕێکی گەشتیاری سێریکە ئەگەر ئەم قسەی تۆ گشتگیری ینی لێرە چ پەیوەندیمان بە کۆرۆناوە نامێنێ لێرەوە ئەبێ باسی چی بکەین باسی گەشتیاری بکەینکەوە نەکە خۆسە پلاندانراوە بۆ ئەوەی کە هەنگاو بە هەنگاو ژیان ئاسایی بێتەوە ئێستا وەکو گوتم ینی نەتوێگرتوەکان خۆیان دەڵێن بابین ساڵ بۆ 4 ساڵی داهاتوو دەبێت هیچ لەسەر گەشتیاری بکەین بۆی ئاسایی بێت من حەزەکەم شتێکی با زۆر بەڕاشکای پێ بڵم ئیتر لێرە ئەمان باتە ناو کەرتی گەشت و گوزارەوە وەکو پێم وتی سێکتەرێکە ئەبێ بین چی بکەین ئیش لەسەر پرۆژەی خزمەت گوزاریەکانی ناو گەشت و گوزار بکەین ئیتر ئەمەیتر بردەردە بابەتەکە ئاوایە کە جێگای نەوت بگرێتەوە کە ئاوا بێ بەڵێ ڕاستە لە زۆربەی زۆری وڵاتانە نەوتیان هەر نییە پشتیان بە گەشت و گوزار بەسۆ بە کشت و کاڵ بەشتی تر هەندێک لە بەرهەمی ناوخۆیان هەیە پشتیان بەوە بەس ئیماراتی سەوای کردو باشە بابەتەکە باشە ئیمارەت گەشتی ڕاگرتووە پرسیارێکە ناتوانانی بڕیت ئەمە بابەتەکەی بەڵام بڕێکاری خۆی هەیە لەم کاتەیە ینی بۆ ئەڵم ڕانەگیرە باشە بەڵام بەڕێکارەکانی خۆی وەکو پێموتی پشکنینەکان چرتر بکرێتەوە لە خاڵە سنوورەکان لە ناو فڕۆکەخانەکان بۆ کەسانی کێنە ناوە هەنوو کەسانی کە توشبوون نتوانی تۆ لیمیتێکدانی سنوورێک دابنی بۆ کەسانی توشبوون نێن بمدیوە فەرزن پلانی درێژخایەن چی بێ بۆی گەشتیاری لە ڕاستیە مادەم باسی پلانی درێژخایەنەکەی با باسی کەرتی گەشت و گوزار بکەین بابەتەکە ئەوەیە پێش ئەوی کۆرۆناژ بێ کەرتی گەشت و گوزاری ئێمە فعال نەبووە چالاک نەبووە بابین ئێمە بەڕاستی بە ڕخنێک لە خۆمان بگرین ئێمە کارمان نەکردووە چاومان لەسەر نەوت بووە هەموو هێلکەکان ماخسۆتە سەبەتەی نەوتەوە نابێ دەما وڵات بەم شکڵە ناچێت بەڕێوە فەرمو نەوت داوەزی بزانە چیمان لێەوە تەنانەت کێشەکە بە تەنیا کوردستان نییە عێراقش لەسەرم ئەم مۆدێلە ئیشەکە پێویستە کەرتی گەشت و گوزار بەڕاستی زیاتر ڕووی ئیداری بەڕووە بکرێتەوە زانستیانەتر مامەڵی لەگەڵا بکرێت خاوەن بە تایبەتی خاوەن پرۆژەکانی کەرتی گەشت و گوزار ئەبێ بیناکردنەوەی کەرتی گەشت و گوزار بە بەردەوامی لە بەردەوامی ئەبێت تازەگەری بێتە ناوە باشتر کاکە کەرتی گەشت و گوزاری وامانێ فەرمۆچیتن بڕۆ بزانم هیچ خزمەت گوزاریی هەیە چۆنیت سەردانکەر نایە ینی ئەمە خۆمان ناچن ئەی باشە لە وڵاتێکی دەرەوە خەڵکێک بێ سەیرێکی کەرتی گەشت و گوزارەکانمانەکەی یەک دنیا کەم و کوریتیا لە ڕووی ئیدارەوە بۆ بەرهێنانمان وەک پێویستە لە کەرتی نەخێر زۆر شک کەم و کورتیتە ئێستا من پێ دەڵم لە چۆ تۆ حتمما تەیدمەکە ینی من ئەم قسێ بۆ ناکەم کە ئێمە لە بەردەمی کۆمەڵک بینەری خۆشی سەدانیشتین بەڕاستی لە ناو شارەکانمانە وەرە سەیریکە حتا بۆ نمونە تابلۆی هاتوچۆکانمان تابلۆی هاتومان وەکو پێویست نییە تۆ گەشت خەڵکی شاری سلێمانی نەبی و نەبی جارێکی تریش لەم ستودیۆ ئەم قسەم باس کرد ساڵی پار باسی ئەممان کرد بێژەرە بە ڕێزەکەوتی شەڵا لە ساڵی ئایندە ژماری تابلۆکان زیاد دەکەین ئێستا هەندێکیان زیاد کردووە یعنی ئەوەی کە من ئەیبینم ئەمە گۆڕانکاری نییە گەشتیارێک دێتە ناوە چوزانێ سەرچنارکوێ گەشتیارێک دێتە ناو من چوومە خەلەلەکە لەوە ڕێبەرێکت نییە نەکەوە یعنی زۆر شتمان پێویستە
زۆرشمان دلیلی سیاحیمانی مرشیدی سیاحیمان ئەوێ ئەو چوزانم تۆ ناو نا دلیل یعنی ئەلبومێکمانی بدەین شوێنە گەشتارەکانمان لەکوێیە یعنی وەکو پێم وتی تابلۆی هاتوچۆ کاریگەر ئێستا فەرمووت ئێمە گەر شاری خەڵکی شاری سلێمانی نەبین بمانێرە بۆ شوێنێک نازانین بیدۆزینەوە. سپاس دەکەی مامۆستا لەبەر کات ببوورە مامۆستا بەڕێز مامۆستا پەیوەند مەحموود مامۆستای زانکۆ لە بەشی کارگێڕی کار و پسپۆری بواری گەشتیاری سپاس دەکەین مامۆستای بۆم تۆری بەنامە گەڵمانە بووی هەر بابەتەکەمان ڕەت دەکەین بەمە دەچینە ئەمجا لای ڕێنمایی کۆڤید-19. لە کۆتاتەوەری بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتی هۆرکاریگەری هۆرمۆنەکانی گەشە لەسەر وەزشکاران بە تایبەتی ئەوانەی کە یاری لە جوانی دەکەن و یاری بەرزکردنەوەی قورسایی و هەندێک یاری دیکە هەیە کە زیاتر هۆرمۆن بەکارێنن وەزشکاران. ئەمە چ کاریگەریەکی دەبێت؟ لە زۆربەی وڵاتانی جیهانە بابەتە بە شێوەیەکی گشتی قەدەغە کراوە و سزای گەورەشی لەسرە. چەندین گرفت بۆ وەزشکاران دروستە دەبێت. من نامێت زیاتر لەسەر بابەتەکە قسە بکەم بۆی کات بە میوانەکەم بام میوانداری بەڕێز سانا ساڵحمان کردووە کە ڕاهێنەر و دادوەری دەرجوانیە. ساناخان ڕۆژ باش بەخێربێن. زۆر سپاس. باخ پرسیارە ئامەکە بکەم هەندێک وەزشکار دەڵێن هۆرمۆنەکان باشە بۆمان جستێکی جوان پێ بەخشێ ئەزام سکسپاکێکمان بۆ دروستە بێت چاوریمان بۆ لە ناوەبات ماسولکەمان بۆ دروست دەکات. ئەم باباتانە ڕاستن دروستن هۆرمۆن چ زیانێکی هەیەگەر بەکاری بێنی؟ خۆی ئەمە پێشەکی باسی وکەم هۆرمۆن چییە؟ هۆرمۆن ئەو مادەیە کە بە سروشتی لە لەشی هەموو مرۆڤەکە هەیە لە هەردوو ڕەگەزا ئەکرێن بە سێ بەشەوە. ئەو هۆرمۆنانەمان هەیە کاوەکو ئیشی جەستا کاوکو هۆرمۆنی خودەی دەرەقی بەشێکیمان هەیە کە بۆ کۆندامەکانی زاوزێ بەکارهێنوکو تێستۆستێرۆن و ئەو هۆرمۆنانی کە بەرپرسە لە ئەندامی زاوزێ و هەنێ هۆرمۆنیشمان هەیە پێوترێ هۆرمۆنی گەشە گرۆس هۆرمۆن کە لە لەشی ئینسانە بە سروشتی خۆی هەیە
بەڵام نزبەیەکی و ڕێژەیەکی دیاریکراوە زیاد بوون یان کەم بوون یم هۆرمۆنە لە لەشی هەردوو ڕەگەزە کاریگەریکی سلبی ئەبێت لە ئایندەیە و کاریگەریکی زۆرتریشی ئەبێت لە ڕووی لاوازین جنسیە و لە ڕووی پوکانەوەی ماسوولکانە و لە ئایندەیە بەڵام ماڵێن بەکارهێنانی هۆرمۆن بە شێوازی دەرەکی ئایا زیانی هەیە بۆ هەردوو ڕەگەز بێگومان ئەو زیانی کە لە هۆرمۆنە هەیە یعنی هیچ مەوادێک نییە هێندەی بەکارهێنانی هۆرمۆن زیانی هەبێت زیانەکان چین؟ زیانەکانی زۆرە بۆ هەردوو ڕەگەز لە ڕەگەزێکە بۆ ڕەگەزێکی ترە گۆڕێ بۆ نمونە زیانانی کە بۆ مینە هەیەی تێکچوونی سۆری ماگانەیە لە تووشی لاوازی جنسی بێتەوە لە ئایندەیە طبعا ئەمە گەر بەردەوام بەکاری بێنە نەک بڵێ مودەیەکی کەم دروستبوونی زیبکەیە لەسەر پێست بێگومان کەمبوونەوەی ئاستی سێکسیە لە هەردوو ڕەگەزە ئەم زیانانەی هەیە بۆ هەردوو ڕەگەز نەخۆشی دڵ دروست ناکات بێگومان هۆرمۆن کاریگەری هەیە لەسەر نەخۆشی شەکرە بۆ کەسانی کە مەسە لە نەخۆشی دڵیان هەیە بۆ چاوری خوێن بۆ گورچیلەکان و جگەر زیانێکی لە ڕادە بەدەری هەیە کاریگەری لەسەر دەرونی نییە بێگومان چی ئەبێت خەمۆکیت بۆ دروست بێگومان ئەگەر هەندێکشم خوێنەوە دوێنە کە دواتوە دەبێتەوەی ئەو کەسە خۆشی بکوشێت خۆی بێگومان وتمان ئەو هۆرمۆنە لە لەش ئینسانە بە شێوازێکی سروشتی هەیە کە تۆ هاتی لە ڕێگەیکەوە بەکارە هێنا زیادەکە ڕێژەکەی بێگومان بێتاقەتی دروستەکە واکە ئەندرۆفینە لە شێدا بەزێ واکە بەردەوام هەست بە ماندوێتی شەکەتێتی بکەی علی زیانێکی زۆری هەیە بۆ ئینسان بۆ شەکرە شۆزام جۆری دووهەمیش دیسان توش ئەبیت بێگومان واکە ڕێژەی ئەنسۆلین تێکارە لە شی مرۆڤ ئەمە ساناخان هەموو جۆرە هۆرمۆنەکان ئەوان زیانیان هەیە بەڵێ خۆیمە هۆرمۆنەکان چەند بەشێکە ناتوانانی بڵێ هەمە یەک جۆر هۆرمۆنمان هەیە هۆرمۆنمان زۆرەکە و باسم کردن بەستێ بەش هەموو جۆرەکانی بەسم ئەو زیانیان بێگومان هەموو جۆرەکانی بەڵام هەنێک هۆرمۆنمان هەیە کە لەوانێت زیانی کەمتر بێت لە هۆرمۆنێکی تر لەوانی هەنێکمان هەبێت زیاد بەکارهێنانی زۆر بە زیانتر بێت لە مەسەلەن لە جۆرێکی کەیان واتە تۆ ناتوانانی بڵێ ئەمەیان باشە توانی بڵێ زیانی کەمترە لەوەی بەس شەرعەدان نیەن بۆی کە هۆرمۆن بەکاربێنی تەنانەت پۆزەتیڤەکەشیان ئێمە بە قێزەونی باسەکە کامی زۆر پۆزەتیڤە بە هیچ جۆرێک ئێوە ڕێنمایی هیچ وەزشکارێکتان نانکەن کە هۆرمۆن بەکاربێن خۆی بۆ ئەو کەسانی کەیانە پاڵەوانەتی بکەن ئیجباریە کە بەکاری بێنن ڕاستە زیانی هەیە ئەو کەسێک کە ئامانجی پاڵەوانەتیە خۆی ئەزانێت کە زیانی ئیجباریانی من خۆم بەلاوە گرنگیانەوەی بەڵام کاتێک کەسێک ئەبێ بە پاڵەوان ئەچێتە سەر ستیج ئەچێتە سەر مەسەلەن مستەر ئۆلمپیا پاڵەوانەتەکانی دەرەوەی تو ئەگەر هۆرمۆن بەکارنێنی بە ژیانە ناتوانانی ئەنجامی بین ناو پاڵەوانەتەکەیە بۆچی لەبەریت هەموو کەسانی کە لەناو پاڵەوانەکانە بەکاری هەموو گرفتەتە بێ ئەمە ئیترەکەوێتەوە سەر خودی پاڵەوانەکە کە خۆی زیانەکانیشی ئەزانێ لە ئایندەیە چی زەرە لە لاوازی سێکسی ئەیات چی کێشەیە بۆ جگەری دروستەکە بۆ جگەلەوەی کەسانەشی کە بەشداری پاڵەوانەکانەکەن ئەبێ بە ئیجباری 3 مانگ جارێ بۆ 6 مانگ جارێک بەردەوام فەحسی ئامی جگەر و گورچی لە هەموو ئەندامەکانی لەشیان کەن بۆی بزان ئێمە پاڵەوانمان هەبوو کە چەندین جار دڵی گۆڕیوە لە عالەمە یعنی بەهۆی بەکارهێنانی زیادی هۆرمۆنەوە چەند جار دڵی گۆڕیوە یاسایی شەر ڕێگری لێکرێ لە هەندێک وڵات لای خۆشمان هەر بە شێوازێکی قاچاق ئەو هۆرمۆناتانە بەکارەهێنرێت کە ڕێگە پێدراونێ لەلایەن تەندروستی خۆشمانەوە کۆمەڵێک هۆرمۆن دەبێت کە دکتۆر ئەینووسێ بۆ نمونە ئێمە هەنێک کەسمان هەیە تەمەنیکی ڕاحەقیە گەشەی کەمە ئەم کەسە هەستەکەی گەشەی کەمە پێویستەکە ئەو گرۆس هۆرمۆن بەکاربێنێت کە ئەمەش تەبعاً ئەبێ دکتۆر بۆی بنووسێ چەند سیسێکی کەم نەک ئەوەی کە ئێمە یاریزانان بە دەرزی ئەیکا بەم لای قۆڵیا و بۆ ئەوی کە گەورە بێت و بچێتە سەر ئێستەیجی پاڵەوانێتی ئەمە ئەم قسێ من لە هەندێک کەس دەیبیستم ئەوانەی کە یاری لە جوانی دەکەن دەڵێن لەشێکی جوان بەڵام لە ناوەڕاکەوە لە ناو جەستەیە زیانێکی گەورە ئەم کەسە جسمێکی جوانی هەیە بەڵام لە ناو خۆی لە ناو بردووە ئەمە بۆ هەموو وەسکارەکانی لە جوانی ڕاستە بێگومان خۆی ئێمە کەسێکە بینی کە سکسپاکی دەرکەوتوان ئەزڵێکی زۆر گەورەی هەیە ئەڵێم کەسە لەوانێ زۆر تەندروست بێت بەڵام نەخێرم کەسە لە دەرەوە ڕاستە لە شێپێکی جوانی هەیە بەڵام لە ناوەوە زەربێکی زۆری لە خۆیاوە لە گورچیلەکانی لە جگەری لە کۆندامی زاوزەی بێگومان لە دڵی ئەکیت باشە ئەگەر بۆ نمونە کەسێک هەبێ هۆرمۆن بۆ ماوەیەکی دیاریکراوە کەم بەکاربێنێ دەکرێت ئەمە بەکاربێنێ یعنی زیانی ئەوەی کە کەم بەکاریهێنێ لەگەڵ زیانی ئەو کەسێکی کە زۆر بەکاریێنێ هەروەکو یەکن خۆی و کەسانی کە بۆ مودەیەکی کەم بەکاری هێنن ئامانجیان مەسەلەن پاڵەوانەتیەکە بە ئیجباری ئەبێ بەکاری بێنن ئەمە ئەوکو کەسێک نییە کە مەسەلەن بەردەوام بەکاری بێنێ ینی بەردەوام پاڵەوانەتی هەبێ یانە بێ بەکاری بێنێ
زیانەکانی کەمترە بەڵام خۆی کاریگەری لاوەکی هەرە بێت وەکو دروستبوونی زیرکە وەکو لاوازبوونی قش هەڵوەرین ئەم زیانانی هەر ئەبێ بەڵام ناتوانانی تۆ بڵێ ئیترجگەری بەتاواتی تووشی زعفە بێ یان مەسەلەن تووشی نەخۆشی دڵ ئەبێ زیانی زۆر کەمترە لەو کەسی کە بە بەردەوامی بەکاری ئەهێنێ. کاریگەری لەسەر بەرگری لە شیش هەیە؟ بێگومان ئەگەر بێت و هۆرمۆن بەکاربێنی ستیرۆیدەکان بەکاربێنیت و ماوەیەک لی دابڕی وە ئەکات تۆ هەست بکەی کە ناتوانانی دەبە ئاوێک هەڵگری بەبێ بەکارهێنانی وە ئەکات و هەست ببێ هێزی بکەیت. یعنی هیچ لیاقە و تااقەتێکی نامێت لە دوای ئەوەی کە بوازی لە ئەهێنی ڕاستە ئەو مودەی کە تۆ بەکارهێنی خۆیاریەکەی وەرزشەکەی بۆ ئەوەی کە بەهێزبی بۆ ئەوەی کە بتوانی بەرگریەکی بەهێزت هەبێ بۆ ئەوەی کە ڕوویایەکی دیکەت بۆ ژیان هەبێ ئەگەم هۆرمۆنە هەموو زیانەی هەبێ بۆ چی عنی بەکاربێنێت؟ خۆی ئیتر وەکو چۆن جگەرە هەمومانەزانی زیانی هەیە ئەو هۆرمۆنەکەش بۆ شێوازە یاریزانان ئەزان کە زیانیشی هەیە و بەڵام لەگەڵەوە شەهر بەکارێنن بەداخەوە هیوادارم دوورکەونەوە لێ. هاوکاران مەڵێن ئەمە بابەتەکان نرخەکانی جیاوازە من لە بەرەوەی خۆم لە هۆرمۆن نەچوومەتە لای نەبەکاربێنەوە نەیش بەس ئێستا ئەو پیان وتم ئەڵێن جاری وا هەیە یەک سیسی هۆرمۆنێک هەیە دەیکڕی بە $20 جاری وا هەیە 10 سیسیش دەکڕی بە $20 ئەگەر کوالیتیەکەشی جیاواز بێ هەر هەمان زیانی هەیە خۆی بەپی کوالیتەکەی طبعا نرخەکەی ئەگۆڕێت بەڵێگەر کوالیتی بەرزتر بەلەوانی زیانەکەی کەمتر بێت چکە هەنێک هۆرمۆنمان هەیە فەیکە لەگەڵ کۆمەڵێک شتی خراپ هاتێکەڵ کراوە مەسەرن ئەم هۆرمۆنمان هەیە لەگەڵ زەیت و ئاوا تێکەڵ کراوە ینی ئەم شتانەمان هەیە کە شرکی فێکی پێڵێن باشە ئەگەر کوالیتەکەشی زۆر باش کوالیتەکەشی زۆر باش بێ هەر زیانی هەیە بەڵام زیانەکەی زۆر کەمترە لەو شتێکە مەسەلەن فەیکە. باشە بە شێوەیەکی گشتی ئێستا ساناخانە گەر پێم بڵێ ینی وەرزشکارێک دەتوانێت بۆ ماوەیەکی دیاری کرا هۆرمۆن بەکاربێنێت هۆرمۆنێکی زۆر باشی کوالیتی یان نا بە هیچ جۆرێک ئێوە وەکو ڕاهێنەر پێیانەڵێن دوور بن لەو بابەتە. خۆی ئەگەر ئامانجی پاڵەوانێتی بێت و بۆ پاڵەوانێتی هاتبێ ئەتوانێت مودەیەکی کەم بە شێوازێکی تەندروست بەکاری بێن لەژێر چاودێری ڕاهێنەرێکی یان زیرەک یاخۆ دکتۆرێکی پسپۆر هەرچەند خۆی لە وڵاتی ئێمە دکتۆرەکانە ئیشە زۆر ناکەن زیاتر ڕاهێنەرەکان بەڵام بەکارهێنانی زیاد لە پێویست و بەردەوام کاریگەرێکی زۆری هەیە بەڵام ئەو کەسێک کە بۆ نمونە تەنها بۆ لەشی خۆی هاتبێ ئێمە ئامۆژگاریانەکەن بە هیچ شێوازی پێویست ناکە بەکاری بێنن. باش ئەمە تاوکەرە خۆراکیەکانیش بە هەمان شێوەن بێگومان تاواکەر خۆراکان جیاوازن لە هۆرمۆنەکان بەڵام زیانێکی زۆر کەمتریان هەیە بگرە زۆر جار ئیسفادەشیان هەیە بۆ مرۆڤ بەمەرجێ و مرۆڤەت کێشەی تەندروستی گورچیلە و بەکتریای مەعیدەی نەبێت. تاوکەری خۆراکیێتوان چی بەکاربێنێت وەرزشکارەوانی لە جوانیەکەن ئەمینۆ ئەسیدەکانمان هەیە پرۆتینەکانمان هەیە فاتبۆرنەرەکانمان هەیە ئەمانە زۆر بەسوودن بیستیئەیمان هەیە وەکو چاکەرەوەیکی ڕیشاڵە ماسولکەیەکانە چکە هەم پێکاتەکەشی لە ئاسەواری ئەو شیر و ماستی کە مەسەلە لە کارگەکانەوە دروست دەکرێت لەو خەڵتەیە وەرەگیرێ پڕۆتی دۆکو ئەو هۆرمۆنە نییە کە لە لەشی مرۆڤ بەستروشتی هەیە و ینی کەس نازانێت لە ئاژەڵەوە وەری ئەگرن لە هەر کەسی شتێکی ترە وەری ئەگرن ینی زیانی زۆر کەمترە لە هۆرمۆنەکان. ئێستا لە هەندێک وڵاتانی جیهان سپۆنسەری فەربی هەیە کۆمپانیا گەورەکان سپۆنسەری هەندێک لە یاریزانەکان دەکەن یاخود لە هەندێک لە هۆڵەکانی لە ژوانی دەکەن لە ناوەرەمی کوردستان بابەتی لەو شێوەمان هەیە؟ بەڵێ خۆی سپۆنسەرکردن هەر هەیە شەریکاتمان هەیە سپۆنسەر یاریزانەکە بۆ تاوکەرە خۆراکیەکان بەڵام بۆ هۆرمۆنەکان نەخێر چکە هۆرمۆنەکان هەر نرخیان گرانە و هەم شتێکیشن قەدەغەن و بە قاچاقە و بەرهەمە ساقەکرێتەوە. پرۆتینی و بابەتی تاوکەری خۆراکی کوالیتی باش دێت؟ خۆی بەڵێ فەیکمان هەیە و کوالیتی باشیشمان هەیە لە هەرێمە بەڵێ. بەمەسمەوە یانی ئەوانەی کە شەریکەی سپۆنسەری گەورەتان هەیە بابەتی هین هەیە کە بۆ نمونە بابەتێک بێکەمە بڵێن شەریکەی کۆمپانیایکی گەورەی جیهانیە سپۆنسەری کۆمەڵی کەسی لە دەرەوە کرد بێ لە ماشەوە لە هەرێمی کوردستان بەڵێ لە هەرێمی کوردستان و عێراقیش بەگشتی سپۆنسەرمان هەیە کە لە ئاستێکی هاوکارتانن یان بۆ بابەتە سپۆنسەری و کەسانن کە بەنیازی پاڵەوانێتی نەک بڵێن یاریزانێکی ئاسایی. باشە لە وەرزشکار ئێستا چی بکات بۆ ئەوەی کە جسمێکی جوانی هەبێت دەڵێ من پێویستیم بەوە هەیە بۆ منە پرۆتینەکان بەکاربێنم بورە هۆرمۆناتەکان بەکاربێنم بۆەوەی چاوریەکانم بتوێنمەوە ماسولکە دروست بکەم ئێوە ئامۆژگاری چۆن یاریزانەکانەکەن بۆ ئەوەی کە لاشەیەکی جوانیشان هەبێت و زیانی تەندروستیشان پێنەگات؟ بەڵێ خۆی هەمیشە ئێڵێمەوە ئەگەر ئامانجە پاڵەوانێتی نیە واز بێنە لە بەکارهێنانی ستیرۆیدەکان لەبەری زیانەکانمان باس کرد کە چەند زیانێکی زۆری هەیە. ئەتوان خواردنەکانیان دایت بکەن خواردنەکانیان ڕێک بکەن سیستەمی خۆراکیان بگۆڕن چکە هەمومان نزانین ساڵ 70 بۆ 75 خۆراکە یاریەکانیان باشی بکەن ئەتوان ئەگەر ئامانجیان ماسترکێکی تۆزێک گەورەتر ئەتوانن سەپلیمنتەکان بەکاربێن تاوکەرە خۆراکیەکان ئەگەر ئامانجیانەوەی کە چەوریانە بێ ئەتوان فاتبۆرنەر بەکاربێنن زیانێکی زۆر کەمتری هەیە و وەک لە بەکارهێنانی هۆرمۆن.
ینی بەدیلی هۆرمۆناتەکان هەیە؟ بەدیل هۆرمۆناتەکان نییە بەڵام ئەگەر بتەوێت زۆر گەورە بیت و لە شێکی زۆر زەخپێ هەبێ ئەبێ هۆرمۆنات بەکاربێنی لەگەڵەوەشا کەسیانی هەیە بەڵام تۆ چوێست دەکاتەوە لە شتێکی زۆر زەبەلاح هەبێ بەستێ کۆمەڵە کەسشمان هەیە ئاماچی باڵەوانەتی ئەویان دەکەوێتەوە سەرخۆیان ئەگەر هۆرمۆناتەکان بەکاربێن ینی بۆەوەی کە بێ بچێتە پاڵەوانێتی لەژێر چاودێری پزیشکە ئەتوانێت بەکاربێنرێ؟ خۆی لەژێر لە هەموو وڵاتانی عالەمی لەژێر چاودێری پزیشکا بەکاری و لای خۆمانێ لەژێر ینی کەسیەوەمان هەیە هەر خوێنەواریش نیە لەگە ڕێزم هۆرمۆنە نووسێ بۆ یاریزان ئەنی هەر خوێنەواریشی نییە خۆی لە هەموو عالەما لەژێر چاودێری پزیشکایە سەرباری ئەوەش کە چەندین یاریزانی عالەمیمان هەیە کە بەهۆی زیاد بەکارهێنانی هۆرمۆنەوە لەوانە یاریزان لەوانە داڵاز بووکە بەهۆی ئەوەوە کە گیانی لەدەستیا ئەکەی لەوانە ئارنۆڵدە کە چەندین جار نەشتەرگەری دڵی بۆ کراوە هۆی بەکارهێنانی هۆرمۆنە کە یاریزانێکی عالەمیە واتە ئەگەر پزیشکی بۆ بەکاربێنێ هەرسیانی خۆی ئەبێت کۆتایی تەوەرەکەمانە چیت هەیەگە ڕووکەیتە وەرزشکاران بە تایبەتی لە وڵەکانی لە جوانی و ئانێکە یاری لە شڕێکی و بەرزکردنەوەی قورسایم بابەتان ناکەن باڵە هیوادارم دوورکەونە لە هۆرمۆن سیستەمی خۆراکیان ڕێ بخەن سیستەمی خەویان ڕێ بخەن تااقەت و لیاقەیەکی باشیان هەبێت دوورکەونەوە لە بەکارهێنانی کۆمەڵێ مەواد کە تەنها بۆ جوانێکی کاتیە زەرێکی زۆریان لات زۆر سپاسانە ساڵح ڕاهێنەر و دادوەری لە جوانی سپاس دەکەم بۆم تۆری بەرنامە لەگەڵمانە بووی سواز بۆی کە تاو کوێسە بینەرمان بوون سواز بۆ ئەو کارانە مەرگە و بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەش کردن پشتێکی خۆش بۆ مولایەک و کاتێکی خۆشخواتان لەگەڵ